بەڕاستی هەوڵێکی زۆر زۆریان داوە لە خزمەتکردنی گەنجانە ناوبەناو کۆڕێکی وا لەم شێوە ئەکرێتەوە چەند مامۆستایەکی بەڕێز کە لە شوێنێکی دوورەوە هاتوون بەڕاستی خزمەتێکی زۆر زۆرەکەن زۆر شتمان لە بیرەهێننەوە کە لە یادمان چۆ بە تایبەتی بۆ گەنجان لەم ڕۆژانەیە ئەم کۆڕ و کۆبوونەوانە زۆر زۆر گرنگە زۆر زۆر دەستخۆشییان لێ یەکەم هەروەها هیوادارم بەردەوام بن لەم کارە باشانەیانە. دەستخۆشی لە بەشی پەروەردەی ماڵبەندی چەمچەماڵ دەکەم بۆ ئەم جۆرە پانێڵانەی کە کردیانەوە و جێی خۆەتی ناوبەناو ئەوها کۆڕێکی وا پانێڵێکی وا بکرێتەوە بەڕاستی جۆگرتن لەم دکتۆرە بەڕێزان و لەم مامۆستا بەڕێزانی کە ئەتوانم بڵێم هەرێکیان ئەزمونێکی ژیانیان هەیە و دانیشتن لە خزمەت ئەمانە گەر وتارەکان نیو ساعاتێکیش بێ بەخەت خوێندنەوەی ڕەنگە بڵێم چەند کتێبێک هەیە و ئیسفادەمان لێیان کردو لە قسەکانیان لە نەسیحەتەکانیان لە ئامۆژگارەکانیان و داواکانشم لە بەشی پەروەردە زوو ئەوها پانێڵەوەمان بۆ بکاتەوە چونکە ئەمە ئیسفادەی هەیە هەم بۆ خۆمان هەم بۆ دەوروبەرەکەشمان. وەکو پەروەردەی ماڵبەندی حوتی کۆمەڵی ئیسلامی لە چەمچەماڵ دیارە لە درێژەی کار و چالاکیەکانی بەشی پەروەردە ئیمڕۆ هەڵساین بە ئەنجامدانی پانێڵێک بۆ بەڕێزان مامۆستا جەزا ئەحمەد بەرپرسی ماڵبەند و بەڕێز دکتۆر خالید گەردی و هەروەها دکتۆر شێرزاد عەبدولوەهاب لێرە. دیارە ئەم جۆرە کار و چالاکیەکان چک چالاکیانەی چەمچەماڵ کە ئەکرێت ئێمە زیاتر مەبەستمان پێی تێگەیاندن و پێگەیاندنی ئەو مامۆستایانەیە